بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی کلینیکدا بە ئێوەی ئازیز شادەبمەوە لە سەروبەندی بەرەنگاربوونەوەی پەتای کۆڕۆنا ئێمە جەختەکەینەوە لەسەر پابندبوونمان بە ڕێنمایەکانەوە و مانەوە لە ماڵەکانە و ئەو ئامۆژگاریانەی کە هەیە لە لایەن وەزارەتی تەندروستی و فەرمانگەی تەندروستیەکانەوە هاوڵاتیان ئەبێ پابند بپێی و جێبەجێ بکەن و پابندبوونیان لە ماڵەکانە و لە هەمان کاتە نەبوونی کلینیکەکان ئێمە دیسانەوە هاوڵاتیانی خۆشەویست هەچ پرسیارێکیان هەبێت لەبارەی نەخۆشیەکانی خۆیانەوە بەدەر لە کۆڕۆنا لە نەخۆشیە درێژخایەنەکانە جاران لە حەڵقەکانی پێشووە دەربارەی زەخت و شەکرە و نەخۆشی خوێن و چەوری خوێن و شتەکانی تر ئێمە ئامادەین بۆ وەڵامی پرسیارەکانیان لە هەمان کاتشایەکە لە نەخۆشیە درێژخایەنەکان نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزمە ئەوانیش کە بە هەمان شێواز نەخۆشی درێژخایەنن نەگواستراوەیین و ئەم نەخۆشانەش دیسانەوە زۆرێکیان بە دەفتەری دەرمانی درێژخایەنیان هەیە بە دەفتەر وەری ئەگرن بۆ باسکردن لەم بابەتە حەزمان کرد میوانداری بەڕێز دکتۆرە چیمەن حەسەن مەحموود بکەین دکتۆری پسپۆڕی نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزم دکتۆرە بەخێر بێیت بۆ بەرنامەکەمان. دکتۆرە خۆت ئاگاداریت نەخۆشیە درێژخایەنەکان لەلای ئێوەش نەخۆشیەکانی ڕۆماتیزم و جونگە چەندین ساڵ پێوەی ئەناڵێن ئەو هاوڵاتیانە و نەخۆشیەکە درێژخایەنە لەم ساتانەیە کە یادەکان نییە حتمما هەندێکیان نەخۆشەکانی خۆت بە تەلەفۆن پەیوەندیت پێواکەن دەربارەی ئامۆژگاری و دەرمانی ڕێنمایەکان. ڕێنمایەکانی ئێوە چییە بۆ ئەو نەخۆشانە لە کاتی کۆڕۆنایە لەم وەختەیە کە کۆڕۆنا هەیە ئایا ئەمانیش وەکو ئێمە باسی یەکەین لە نەخۆشەکانی شەکرا نەخۆشەکانی زەخت ئەڵێن ئەوانی کە مەناعیان باش نەبێت نەخۆشی شەکرا لەوانەیە ئەمانیش کۆڕۆنایان احتیمالێتێک هەیە زیاتر توش بێ ئایا نەخۆشەکانی ئێوەش بە هەمان شێوازن؟ لە ڕاستی یاک بەڕێزت ئاماژت پێکرد نەخۆشی ڕۆماتیزمەیەکێکە لەو نەخۆشیانەی کە بەڕاستی لە ئەندامی بەرگریەیەات و ئەو دەرمانانەی کە ئێمەش بەکارهێنین زۆربەی لەسەر ئەندامی بەرگری ئیژەکە بۆیە نەخۆشەکانی ڕۆماتیزمی درێژخایەن یەکێکن لەوانەی کە زۆر هەستیارن بۆ توشبوون بە هەموو جۆرە هەوکردنێ بەڵام هەرچ کاتێ ئەمان پابند بن بە یەکەم ڕێنمایە تەندروستیەکانی وەک بەڕێزت ئاماژەی پێکرد ینی پاکوخاوێنی دوو بتوانن وەکو جاران دەرمانەکانی خۆیان بە ڕێک و پێکی بەکاربێنن سێ خۆیان بپارێزن لە قەرەباڵغی و شوێنی هۆسا چوار ئاگان لە وەرزش و جوڵەی تایبەتی خۆیان بێت ئەو فترەی کە ئێمە ناچینە دەرەوە و ئەوان هەر دەرمان وەرەگرن بازێکیان کۆرتیزۆن وەرەگرن کە هەمومان نەزانین کێشیان زیاکە یعنی ئەبێ یەکەم کە زۆر بەلای منەوە گرنگە پابند بن بە بەکارهێنانی دەرمانەکان وەک خۆیان بەزێکیان تەلەفۆنەکەن ئەڵێن دەرمانەکانی ئێمە مەناعەدا بەزێنێ بیخۆینیان نەیخۆین بە پێی ڕێنمایەکانی یولەریش و ACR یولەر با بڵێن کۆمەڵەی ئەوروپی لە بەرەنگاربوونەوەی نەخۆشی ڕۆماتیزم ACRش کۆلێجی ئەمریکی بۆ ڕۆماتیزم هەردووکیان بە پێی ڕێنمایەکان ئەڵێن ئەبێ بەردەوامن هەرچەند دەرمانەکانی ئێمە کیمیایی و بایۆلۆجین ینی درێژخایەنەکان ئەبێ بەردەوام بن بۆ لەبەرەوەی هەرچ کاتێ دەرمانەکان بۆستێنن جیهازی بەرگریان زۆرتر دابەزێت لەبەرەوەی نەخۆشیەکە چالاگە بێ ئەو کات بۆ ئەوەی ئێمە کۆنتترۆڵی نەخۆشیەکە بکەین پێویستە جۆرێکی تری دەرمان بەکاربێنین کە ئەویش زیاکردنی دەرمانی ستیرۆید و ئازارشکێنەکانن وەک بە ڕێزە دەزانی بە پێی ئەو ڕێنمایانەی ئێستای کۆڕۆنا دەرمانە ئازارشکێنەکان کە کاتین با بڵێن نەنستیرۆیدەڵەکان لە کاتی کۆڕۆنایە بە پێی توێژینەوەکان زۆر باش نییە ستیرۆیدیش هەمووانێک ئەو کەسانی کە توشبووی کۆڕۆنا بوون بۆ ئەوان باش نییە بەس ئەگەر هیچێک نەیبێت کۆڕۆنای نەبێت هیچ مشکلەیە ئێمە نازانین نەخۆشەکانمان کێ هەڵگرە و کێ هەڵگرنیێت کە پشکنینمان بۆ هەمویان نەکردە ینی مەبەستم لە قسەکە ئەوەیە با دەرمانە درێژخایەنەکان وەکو خۆیان بەکار بێنن بۆ ئەوەی پێویستمان بە جۆری تری دەرمان نەبێ و نەشێڵن کێشیان زیاب بکە ینی جوڵەیان هەبێ لە ماڵەوە جوڵەی با بڵێن کەم بۆی جونگەکانیان چکە ئەوان یەکێکن لەوانەی کە
نەجوڵێن جونگەکانیان زۆر بە ئاسانی ئەپوکێتەوە بەهۆی هەوکردنەوە یعنی ماسوولکەکانیان بێتوانابێ کاتە پابند بن بە وەرگرتنی دەرمانەکان وەکو خۆی دووش جوڵە کەم نەکەنەوە بجوڵێن لە ناو ماڵە. زۆر شاکەکەواتە ڕێنمایەکان ئەوەیە کە دەرمانەکانیان ئەوێ بەردەوام بن لە سەریان ئەم دەرمانان ڕاستە هەندێکیانی تایە بۆ ئەوەی کەوا مەناعەدا بەزێنێت بەڵام ئەگەر ئەم لە هەر لە ژوورەوە دانیشت بێت و نەچوو بێتە دەرەوە و بەرکەوتنی نەبێت ئیتر بۆ بترسێت لەوەی کەوا کۆرۆنای توش بێت و خۆی پاراست بێت و شتەکانی لەسەری بوو بێت هەمووی جێبەجێ کرد بێت کەواتە ترسی ئەو حاڵەتەی نییە لەبەرەوە بێت دەرمانەکان هەر باش شێوازی خۆی بەکاربێنێت. دکتۆرە لەوانەیە ئێستا زۆرێک لەوانە پرسیارمان لێ بکەن بڵێن لەم کاتەیە کە قەدەغی هاتوچۆ هەیە ئەو دەرمانانە جاران بە دەفتەر وەریانەگرت بە شێوازی درێژخایەن ماگانە وەریانەگرت لە شوێنەکانی کەوا بۆ تاندانابوون لە سنتەری ڕۆماتیزمەکە. ئایا بەرنامەتان چییە؟ ئەوە لێ من لە چواردەی سێوە قەدەغی هاتوچوێ و تقریبا بە نزیکەی 20 ڕۆژ لەو حاڵەتەوە چیتان بۆ داناون تر دەرمانەکان لەوانە هەندێکیان سەری ئەوەی بێت دەرمانەکە وەرگێتەوە بەدڵنیایی ئێستا سەری مانگە ئەبێ وەریگرن لە ڕاستیە ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی هەناوی شەهید هێمن دکتۆر داهات و لەگەڵ دکتۆر هاوار با بڵێن سەرۆکی بەشی ڕۆماتیزم دانیشتنمان کرد ئێمە هەموو شەمە و یەکشەمەیەک یعنی لەم شەمەی کێتەوە هەموو شەمە و یەکشەمەیەک دانیشین هەر ڕۆژەی 20 نەخۆش وەرەگرین بەڵام خۆمان تەلەفۆنیان بۆکەین ئەوان هەمویان داتاکانیان لای ئێمە هەیە ئەگەر بڵێن 20 کەمە بۆ 500 نەخۆش لەبەر دوو هۆکاریەکەم هەمویان کێن ئەبێ فەحس بکەن لەگەڵ مختبەر ڕێکەوتوین شەمە و یەکشەمە زۆرترین ستاف بێتەوە 20 کەسەکە بەسەرەیەن ئێمە فەحسەکانمان حازر کردەوە وەریەگرین ئەوانەی فەحسەکانیان تەندروست نەبێ ناتوانن بەکاری بێنن یعنی فەحسانە وەکو جاری پێشووتر کە چۆن ئەهاتن سەردانی دیسانەوەیکەنەوە بەڵێ ئەبێ بیکەن چکە ناتوانین بیان لێنێ دواتر دەرمانەکان وەگوتم ینی هەموو شەمەیە 20 نەخۆش یەکشەمە 20 نەخۆش هەفتەی داهاتوو وابکەن بۆی بەرکەوتن نەبێت کەمترین شێوازی بەرکەوتن ئەوە مشکیلەکەمانە و ئەبێ بە جیاجیاش بیان نیانێ لەبەرەوە وا ڕێکەوتین چۆن بێنە ژوورەوە و چۆن مختبەر یەک بۆیان بکە و دواتر ئێمەش دەرزیەکانیان بینێ و واش پلانماندانە بەشی 2 مانگ بین بۆی کەمترین بەرکەوتن هەبیانی تا 2 مانگی تر باوەڕەکەم ئینشاءالله کۆرۆنا نامێنێ بەس بەوەی ئەوانیش کەمتر بێنە خەستخانە خۆ زانین خەستخانە شوێنێکە بەرکەوتنی تایە و شوێنی نەخۆشە. زۆر باشن دەستە خۆش بێ ئێستا چین لای پەیوەندیەکانمانەوە بەڵێ لە سلێمانیەوە لە سلێمانیەوە کاک فریاد بەڵێ فەرموو بەڵێ فەرموو بەڵێ ئەم کاتت باش سەر چاو بەخێراتنی دکتۆرە بە ڕێزە دەکەم سەر چاو زۆر سپاس وەڵاهی ئەرێک نەبێت دوو پرسیارم هەبوو لە دکتۆرە عەزێل نەبێ بڵین لە ئەژنۆمدا بڵین ڕۆژانی ئاسایی احتیالی کێشەی نییە بڵین بە بەردەوامی بۆ مودەی 15 ڕۆژ هەتا 20 ڕۆژ بەڵام کە تۆزی خۆم عەزێل ئەدەم قاسی چەبم عیب نەبێ جونگەکەم ئازارێکی زۆر زۆری هەیە مدەی 2 مانگ بۆ 2 مانگ و نیوە بێوام لێ هاتووە پرسیاری دووەم میشم عەزێل نەبێ زیاتر بڵین پەیوەندی بە پشتەوە وەزنم باشە بڵین نۆرماڵە احتیالیە بەڵام چۆن ئەڵین جاری وا هەیە لە پڕ هەر لە خۆیەوە ئازارێکی زۆر زۆر بۆ پشتم دروستە بێت کوێی پشتت یعنی بەشی خوارەوە سەرەوە تقریباً لە پشتم لە عینەبێ بەشی ناوەڕاستەکەی یعنی سێبانگەت بەڵێ 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 لە دانیشتن لە جوڵە لە خەوتن بەیانیان کە هەڵەسی احتیالی بڵین هەر لە دانیشتنا جاری وا هەیە ئازارێکی زۆر زۆرم بۆ دروستە بێت بەبێ ئەوەی خۆم عەزێل دابێتی چێک جاری واش هەیە کە زیاد بە پێو ئەبم تۆزێت یعنی ئیش ئەەکەمیان خۆم عەزێ دەیەم پشتم قورسە بێ ئەی بەچی باشە بێ ینی ئازارەکە هەر بەردەوامە یانیەت و ئەڕوا کە یەت و ئەڕواکە ئیسراحەتەکەم ئەی بم نامێنێ دکتۆر باڵێ باڵێ ئیتر نازانم ئەی نەبێتە خۆشم ئەنوشتێنمەوە جاری وا هەیە ئازارم بۆ دروستە بێ باڵێ تەمەنت چەنە کاک تەمەنە 25 باڵێ گیانەکەم سپاس باڵێ بەنسبەت ئازاری ئەژنۆی یەکەمیان ئەژنۆی بوو دووەمیان پشتی بوو بەنسبەت ئازاری ئەژنۆ تەوان هۆکاری ئازاری ئەژنۆ یەکەم
ناڕێک و پێکی لە قاچ و قولیا کە یعنی ئەمە با بڵێم زۆر خەبەرێکی خۆش نییە کورد زۆر بەمان قاچمان خوار و خێچە ئیتریان فلات فوتینیان جینۆ باڵگەسینیان جینۆ یعنی با بڵێن ئەژنۆمان خوارە بە هەر حاڵ ئەژنۆیەکێکە لەو جومگانەی کە زۆر بە ئاسانی تووشی ئازارە بێ لەبەرەوەیەکێکە لەو جومگانەی کە کێشی بەسرە ئەڕوا زۆر دانیشتن خۆی یان قادرمە و هەوراس ینی زۆر سەرکەویت و بێتە خوارەوە ئەمە دوو سێ ئەگەر با بڵێن پێڵاوی تەندروستت لە پێ نەبێ ئەمانە هەموویە بن بەهۆی ئازار بەس ئێستا چۆن کاکفریاد ئازارەکەی نەوێ من ناتوان بۆ تەشخیص بکەم ئێستا چیە چکە تەشخیصی ئازاری جوونگە بە فەحسە بە دڵنیایی چکە هەموو جۆرەکانی ڕۆماتیزم سەد نەخۆشی هەمووی هەراڵی ئازارم هەیە بەس بۆ ئێستا باشترین شت یەکەم ئاگای لە چیچکان چوارمەشقی قادرمەی زۆر سەر و خوار سەرما ینی سەرمای مباشیر و پێڵاوی تەن کۆڕاق ئەم پێنجتەیەکێکە لەوانەی کە جوونگە ئەپارێزێ پێڵاوەکان نەرم و بەرز و سووک بێ زۆر تەن کۆڕاق خراپە باڵێ تەن کۆڕاق یەشێت بەس بەرز و سووک و نەرمک و بڵین کالا چیچکانی توالێت چوارمشقی ئەرز قادرمە زۆر ئەگەر زۆر سەرکەوێ گینا بە ڕێژەیەکی کە مشکیلەمان نییە و لە دانیشتنی چوارمشقی زۆر خراپە یعنی ئەگەر بکرێت لەسەر کورسی و تۆزێ ئەژنۆ کراوە بێ بۆ ئێستا کە هیچ دکتۆر و هیچ شوێنێک نییە باشترین ئازارشکێن بۆ ئەژنۆ جێڵە ئیتر هەر جۆرنی ینی هەر جۆرێک بڵین کیتۆبرۆفین بێ ڤۆڵتارین بێ خۆمان پێڵێن مەڵحەمی ئازار ئەمە بەکار بێنێ و ئەو پێنجتە ئاگای لێ بێ ئازارەکە کەمە بێتەوە ئەگەر نەخۆشی نەبێ مەسەن بڵین ناو کڕکڕاگەکە درابێ منسکە زیان لیگەمێت بەنیسبەت پشتیەوە ئەم جۆرە ئازارانەی کە یەت و ئەڕوا زۆرتر پەیوەستە بە جۆری ماسوولکەکە یعنی بێتوانایی لە ماسوولکەیان تەشەنج ئەم فترەیە زۆر بەمان لە ماڵەوە کە دانیشتوونیان خەریکی ئایپاد و ئایفۆنیان کۆمپیوتەر یان سەری تەلڤیزیۆنەکەین زیاکە بۆی خواردنەوە بیزڵ بدوایە لەبەر ئەوە باشترین خۆپاراستن بۆ پشتێشە یەکەم کەم دانیشی دوو زۆر خۆت نەچەمێنیتەوە سێ ئەگەر قاچی خوار و خێچی تیاابێ ئەویان نازان مەسەڵێن قاچێکی کورد بێ یەکێکی درێژ بێ ئەوە زۆر ڕۆیشتن نەکا بەزەگەر تەبیعی بێ زۆر بڕوا باشە و جۆری دانیشتنەکەی با بڵێن زۆر خۆی قەمور نەکا و ئاگای لە دوو هەوا بێ ینی زۆر دانیشتن زۆر وەستان چەمانەوە شتی قورس ئاگای لێ بێ پێڵاوی ئێوە مشکلەی نێ بۆ ئافرەت پێڵاو مشکلێ پێڵاوەکەی تەندروست زۆر سپاس ئێستا کاک نەوزادمان لەگەڵا لە سلێمانیەوە بەڵێ کاک نەوزاد فەرموو دکتۆر گیان بەخێر میوانە بەڕێزەکە دەکەم پرسیارێکمە دکتۆرە هەیە وەڵا وەڵای منیش پەترێکە دکتۆرە قاچم لە ژنم بەرەو خوارد ئازارێکی لێ دروست بووە بە تایبەتی ئەم ساڵ چوومە لای دکتۆرێکی پێمانە لە خانەی استشارەتی سلێمانی بوو تۆمەتێ ئیشاعی بۆ گرتم وتی کاک نەوزاد انتیاباتێکی قاچی هەیە بەس هیچ نییە چوار دوو دەرسی تقریبا بە ئەتەحەتی یامی خواردن ئستادێکی وا لێ نەکرد لە ئێمەوە بەڵام هەندێک نیشانە وت پێم وایە نیشانە هەمی دەبوو خۆی وایە ئێمە قادرمێکمان هەیە خۆم لە ماوەتی خۆم قادرمێک هەیە سەرەکەوە پێوەی بەردەوام سەرەکەوە مویەمە خوارەوە ئەوەی کیانە احتراما بۆ ئێوە دەبووش لە ئێوە نەبێت کە تەوارێتەکە پڕی بە ناڕەحەت یعنی قاچ و قولم لە خەسمم بەرەو خوار زۆر هێشت پاسی ڕۆماتیزمێکی گردووانە ڕۆماتیزمەوە نییە بەڵام پێم وایە پێڵاوەکەم ناتەندروستە بە قەناعەتی خۆم وتم زانم دکتۆرە ئیشۆنە بەرامبەرە و ئازارەی کاک نەوزاد وەزنیشت و تەمەنیشت لەو تەمەن ناخۆشەوێنە بە قەناعەتە 43 و 42 وەزنیشم 92 کیلۆ ماشەڵڵا تەمەنی چەند بوو؟ 43 ساڵ بەڵێ 92 زۆرە بەڵێ بەڵێ تێگەیشتم کاکنەوە سەوتی هەیە ئەژنۆ یعنی تەقەتەقیە وەک خۆمان قاچم بەرەو خوار بڵێن پوزم ئەتر بین لە ئەژنۆ بەرەو خوار ئەم پوز و شتانمە بڵێن لە قاچ هەردووکیان بەزێکێکیان هەردووکیان کە بە تایبەتی ئەوە دووبارە خۆش نیە دووبارێکەکەمە لەسەر تەلەڤیزیۆن لە تەواڵێکردن زۆر ناڕەحەت هەڵاتمەوە یانی داڕوایە دەزەگرم بە دەرگاکۆ زۆر ئازاری هەیە بەڵێ خۆت پشتێشە لەگەڵا نەبووە کاتی تر ناوەڵا دکتۆرە گیان هیچ کێشەیەکم باش کە شەو ئیسراحە دەکەی ئازارەکە باش بۆ یعنی لە ئیسراحەتە بەڵێ 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 تێگەیشتم شتێکم بە تەلەفۆن کەمەوە دکتۆر گیان فەرموو تێنەگەیشتم سپاس بەڵێ پەیوەندێکی تریشمان لەگەڵ ئەگەر ماریا خان نەسیمانی بڵێ السلام علیکم علیکم السلام والله بس احنا بسياركم هابو
فەرموو هاوسەرەکەم وەڵا زۆربەی کات قاسی ئێسێ یانی لە پوزی لە ئەژنی بەرەخوات پوزی ئێسێ ماسوودەکانی باڵێ لە ڕۆیشتنایان هەموو کاتێ وڵایی هەر زۆربەی کات دەروای هەر ئیسراحەتی شەکە ڕائەکسیان بەخەوە کاتێکە ئەخەوێ بەشەوە بەردەوام ئیتر هەر ئێسێوە نیە بڵێ بۆم نەکە هیلاکە بێ یانی هیلاد نەبێ لە ماڵ بێ ئەسڵ کاتانی هەر ئەسێتە دەرا ئیش ئەکا باشترە تۆزێ بەس کە بەردەوام لە ماڵەوە بێ ئیسراحەت بێ ئەو کاتانش هەر ئێسێ قاسی کێشی نەخۆش ئەفۆ باڵێ فەرموو نەخۆشی شەکرەیشی هەیە 50 ساڵە شەکرەی هەیە زۆری تەمەنشی 31 ساڵە باڵێ وەزنی زیایە نییە یعنی ورگی گەورە نییە بەڵێ کێشی زیایی نییە وڵای کێشی وەزم 79 کیلۆیە باڵاشی 83 مەتر 83 چەند ساڵە شەکرێتی بێ زەحمەت 50 ساڵە 50 ساڵە جۆری یەکەمە دەرزی لێیەوە نیە بەڵێ دەرزی بەکارێنێ قاچی سەر نییە لەگەڵی وڵای جارجار ئەڵێ قاتم ئەها مێلورەیەکە بەس شەوانێکە دکتۆر ئەگەر بێ زەحمەت ئەوەی پرسیاری پێشەمە کاک نەوزات هەردوو پوزی ێشێت بە بۆچوونی من ئەگەر هەردوو لابێ وەکو یەک بێ ئەمە عیلاقی بە پشتیەوە هەیە یان شکڵی قاچی تەواو نییە ئەوانەی کە خۆمان پیانەڵێن پێزەن ئەوانەی کە کەوانەی قاچیان نییە لە کاتی ڕۆیشتنە میکانیزمی دابەشبوونی وەزن لەسەر قاچ تەندروست نییە لەگەڵ کولی هەنگاوێ ماسولکەی پوزیان خولانەوەی تایە و ڕێگە بێتەوە لەبەرەوە کە زۆرە ڕۆن ماسولکەکە زۆر ڕاکێشرێ کە ئاڕۆی زۆر هەستی پێ ناکەی بەسکە ئیسراحەتەکەی زیاکە ئەمە یەکی لەوە کارەکان ئەگەر شکڵی قاچی عکسەکەشی ڕاستە ئەوانەی کەوانەکەیان زۆرە پێسکاڤەس یعنی کە شکڵی پێ تەندروست نەبوو پوز زۆریێشێ ئەمە یەک دوو هۆکاری پشتە هەرچ کاتێ مەسەلەن فەقەرەکان سوابن یان نیشتەبن کاک نەوزاد وەزنینەوە 2 کیلۆ بوو بە دڵنیایی وەرگی هەیە کە ورگی هەبوو با بڵێن پشتی چاڵیەکەی زیابێ ئەو کات کەناڵی دڕکەپەتک تەستگە بێتەوە زەخر لەسەر ڕیشاڵی دەمارەکان دروستەکان نێرڤڕوتەکان لەبەرەوە کە زۆر بوەستێ یانەوە خۆیاڵێ کە دانیشێ لە توالێت هەموو زەخر لەسەر سێبەنگەیەتی ئەو کات با بڵێن کەناڵەکە تەسکترە بێتەوە دەمارەکانە گیرێ بە کورتی و بە کوردی بەلای منەوە ئەگەر شکڵی قاچی نۆرماڵ بێ ینی سەقەت نەبێ عیلاقەی بە پشتیەوە هەیە بۆ ئێستا باشترین شت بۆ کاک نەوزاد وەرزشی بەهێزکردنی ماسولکەکانی ورگ و پشت و سمت بکە زۆر بە ئەسانی ئەتوانێت لە گوگڵا بنووسێ ئەگەر عەرەبی بزانێ باوەڕەکەم هەمووشمانەیزانین تەمارینی تەقوی عەضەڵاتی ظەهر و بەطن و وەرگ هەرسێکی هەریکێکیان نا ئەو کات بە تەدریج بیکە وردە وردە چکە ئەمە زەختە لەسەرەوە گیراوە هی قاچی نییە بە شەرتی قاچی تەندروست بێ هی ماریا خان عیلاقی باردووکمانەوە ئەمە نیرۆپاتیە فەرمووتە قسەکە جارێ ماریا خان بڵێ هاوسەرەکەی شەکرەی هەیە لە جۆری یەکەمەکەواتە لە جۆری یەکەم ئەوانە کە گەنجن و تەمەنیان لە تەمەنێکی مناڵیە و تووشی شەکرە بوون ئەمە بە هەموو شێوازێک ئەبێ ئینسولین بەکاربێنن بۆ عیلاجەکەیان بەڵام ئەوە دەوری 50 ساڵ شەکرەی هەیە لەم 50 ساڵەیە هۆکاری لەسەر دەمارەکانی کە ئەوە بەتەنیانە ئەوانەی کە خوێنە بن ئەوانەی کە کارەباییە بن بۆ قاچی ئێمە هەر پێڵێن دەمار باردووکی دەماری خوێن و دەماری کارەباییش ئەوانە سڕە بن تووشی جۆرێک لە نیورۆپاتیە بن کەواتە ئیلتیهابی ئەعسابی محیطی پێڵێن ئەمە زیاتر لە شەوی شاکە باسی کرد هەیە پەیوەندی هەیە بە کۆنتترۆلی شەکرەکەەوە کە پێشتر کۆنتترۆل بووە لەوانەیە حتمما شەکرەکەش کاریگەری لەسەر چاویشی هەبێت لەم کاتە 15 ساڵە لەسەری ئەگە کۆنتترۆل نەبووی بەباش چەند دەرمانێک هەیە لەوانە دەرمانی پریگابالین و گابەپێنتین و مەجموعەیەک دەرمان هەیە بەکاری هێنێت ئەگەر ئەوانە شەکرەکەی کۆنتترۆل بێ ئەمانەشی بەکارهێنا لەوانەیە لە ماوەی چەند مانگێکە ئەگەر کۆنتترۆلی بکات لی بڕات بەڵێ وەک بە ڕێزت ئاماژەت پێکرد ئەمە هەستە دەمارەکانی عەزیەتیان بۆ بەوەی شەکرەکەوە دوو ئەوانەی کە شەکریان هەیە زۆر زوو تووشی پوکانەوەی ماسولکە بن یعنی هێز و توانای ماسولکەکانیان وەکو ئێمە نییە بۆیە لەگەڵ چارەسەریشە ئەبێ دەست بکا بە وەرزشی ماسولکەی قاچی ئاسانترین وەرزش شتێک لە قاچی ببەستێ لاستیکێ بەدەست یان پەڕۆیەک بەدەست پەڕۆکە ڕابکێشێ و بە قاچ وەکو کلاجی سیارە پاڵنێ بەوەی ئەمەی یان بچێتە سەر نوکی پێ و هەڵسێتەوە یعنی ئەبێ بە
ئینگلیزی پێڵەن سترێچینگ ئەکسەرسایزانی کشانی ماسوولکەکان ئەو کات کە ماسوولکەکە بکشێ سووڕی خوێن زیاد بێ و بەشێک لەبێ تواناییەکە باشە بێ. زۆر چاکە. لە کەلارەوە کاک بەڵێن بەڵێ کاک بەڵێن لە کەلارەوە باشی قوربان سەرچاو زۆر سپاس. وڵای زەحمەت من تقریبا لە 2013 تووشی ڕووداوە بووم ئەژنۆم شکا. بەڵێ ئێستا قاچی ڕاستم لەو قاچەم ئازاری زیاترە کە بڵێن شکاوە. ینی قاچە ساغەکەت ئازاری زۆرترە بڵێ کە بەڵێ ئێستا هەردوو قاچم بە تایبەتی هەردوو ژێر پێم ئازاری زۆر ژێر پێکانم. بەڵێ نەخۆشی زەخت و شەکرەوەوانە هیچ نییە؟ هیچم نییە. جگەرە خۆریت؟ نەوەڵا سواز بخوا نەجگەرە خۆرم نەمەشروب خۆرم هیچ. کاک بەڵێن عەمەلیاتت کرد بۆ ئەژنۆ کە دیان هەر بە گەچ و با بڵێن بەبێ نەشتەرگەری باش بوو؟ نا عملیاتم بۆ نەکرد هەر بەگە چاک بووە سواز بۆخوا بەس چیە قاچم ئێستا بۆ منە بڵین ئەگەر زۆر زەخت بکەمە سەر قاچە شکاوەکەم جار بەجارێک ئاوا قاچم لارە بێتەوە بەس هیچ کێشەشی نییە سواز بۆخوا. لارە بێتیان ئەنوشتێتەوە؟ بەڵێ ئەنوشتێتەوە بەس ژێر زیاد لە حەد ئازاری هەیە. ئازار بە زۆری لە ڕۆشتن ئایەشێت؟ بەڵێ زۆری لە ڕۆشتن ئایەشێت. کورد نەبووتەوە قاچەکەت بڵێن هەست بکەیت تۆزێ کورت و درێژ بوو بێ؟ نەوەڵا کورد نەبووەوە. بەڵێ تێگەیشتم. بەڵێ فەرموو بەرەوە. بە دڵنیایی دوای هەموو بەرکەوتنێک جونگەکان تووشی سوانە بن یعنی ئەخورێن هەمومان لەگەڵ تەمەنا تووشی سوانی جونگابین چۆن سەرمان سفێ بێ بەس هەر کاتێ بەرکەوتەیەک بەر جونگە کەوت ئەوە خێراترە سوێ سوانی جونگە یعنی تێکچوونی شێوازی ئەندازەیی جونگەکە یعنی لە کاتی ڕۆیشتنا وەزن بە تەندروست بەو شوێنە نەقڵ نابێ بەشێکی ئەنیشیە بەشێکی ئەکرێتەوە چکە تۆزانین جونگەکان بە یەکگەیشتنی دوو ئێسقانیان زیاترە کە شێوازە ئەندازەیەکەی تێکچوو وەزن بەغەڵەت نەقڵ بوو ئازار دروستەکە چکە لەش هەمووی وەکو سیارە یەک و باڵانسی هەیە ئەمەی کاک بەڵێن باوەڕەکەم تەمان قاچە ساغەکەشی بەڵێ ئەزانی بۆ لەبەرەوەی کەمترین فشارە خاتە سەر قاچە نەخۆشەکە یعنی مێشک بە ئۆتۆماتیکی وان لێیەکە لەبەرەوەی ئەو ئازاری هەیە کەمترین باڵێن لای میکانیزمی ڕۆیشتنە کەمترین کات ستانسفەیسی هەیە وەستانی هەیە لەسەر قاچە نەخۆشەکە ئەوەی تر زۆرەکە لەبەرەوە کاکە پێویستی بە وەرزشی بە با بڵێن بە قووەتکردنی ماسوولکەکانی پێشەوەی ڕان و پشتەوەیەتی لەگەڵ مەدای جۆڵە یعنی ئەمە بە عیلاج طەبیعی مەجالی تایە چاک بێتەوە. کاک عوسمان لە سلێمانیەوە بڵێ چۆنی عوسمان لە ئیستعلاماتی لای جەنابێت سەر چاک عوسمان شکر باشم ساعتان باش سلامت بیافە دکتۆرە چیمەن باشە شکر زۆر سپاس دڵەکەم وڵا پرسیارێکم هەیە منەوە ماوەی یەک مانگە من عەزەڵاتەکانم زۆر ئازارم لێت هەردوو عەزەڵاتم تەبعاً خۆ دەزانی کە شەکرەمە بەڵێ وایە کە عوسمان شەکرێت عەزەڵاتەکانم زۆر ئازارمە بە شەو خەوم لێ نادێت هی پوزت بەری قاچیشم گەرمە بێت کا عوسمان پوزت عەزەڵاتی پوزت یان ڕانە یان عەزەڵاتی دەسە بەڵێ کوێی دەسە یعنی عەزەڵاتەکان بەس عەزەڵاتەکانمێش بەڵێ ملیەشەد نییە نەوەڵڵا هیچ ملم نایەشێت بەس شەکرەم هەیە بەڵێ ئازارەکە شەو خەبەرە دەکاتەوە سڕبوونی لەگەڵایە نەوەڵڵا بەس ئازاریە سڕ نابێت لە چیە ئەگەر ینی ئازار وەسفیکەی لە چیە وڵی احتیمالی ئەوەیە هەندێک ئیشم کرد دوو هەفتە لەمە پێش کاتی کاتمەوە ئەزارات توش بوو ئانا قەزم نەک بڵێم بە چی واد لاتێ ینی ئەڵەی سوتاوەتەوە ئەڵەی هیلاکی ئەڵەی چەقۆی پیاکەن ئەڵەی کارەبا لێدەیە ئازارێ وەکو شتێک بڵێ چۆن سەر دێشێت چۆن قاس دێشێ ئەوە ئازارێ باڵێ تێگەیشتم باڵێ خۆی لە سەلاماتیش ئیشەکە کە عوسمان بەس نووسی نوشتیوە بەڵێ ئەوانە نییە بڵێن شتی کتابی بەکاربێنێ زۆر بەڵام لەوانەیە جاری وای بە پێوە بۆستێ بەزەم دەستێتی زیاتر عەزەڵات باڵێ تاڵەن ئازاری ماسوولکە ناتوان یەکسەر بڵێ تەشخیصی بکەیت بەزەوەی کە زۆر پەیوەستە بە دروستبوونی ئازاری ماسوولکە دوو هۆکارە یەکەم تێکچوونی بڕبڕەکان و سوانی هەر کاتێ بڕبڕەکان بسوێچکە هەموو هەستە دەمارەکانی دەست لە ملەوەیەت ئەمە یەک دوو ئەگەر خۆی دەست بەغەڵەت بەکاربێ وەکو هەموو بەشەکانی تر تو هەر شتێ زۆر بەکاری بێنی تووشی هیلاکی و ئازارە بێ بەس ئەوەی دووەمیان ئەبێ کە ئیسراحەتت کرد باش بی نامێنێتەوە بەس کە مایەوە ئەوە باشترە
با بڵێن ئەشعەیەکی ملی بۆ وەربگرین و دواتر مەسەلەن نازانم تەخسیتی دەماریش هینی دەمارەکان پێویست بێ بەڵێ وەلو لێشم پرسی ڕاستەوە خۆی شەکرە زیاتر قاش بۆ دەمارەکان ئەگرێتەوە وەک لە دەست کەمتر دەسەگرێتەوە بەس لە هەندێک کەسە جاری وایە دەستیش دەگرێت و جاری وایە بەڵام کەمترە پەیوەندێکی ترمان لەگەڵا کاک مەهدی لە سلێمانی و بڵێ لە چۆن سواڵەوە ببوورە کاک مەهدی سەرچاو باسی براگەڵ حواڵێ سەرچاو کاک مەهدی وەڵام من ڕۆماتیزم بووە لە 2010 تاتی ئێران زۆر زۆر چاکبووە تا دەستم نییە ئاوا پەردەکانە هیچی حرەکەی نەبوو لەگەر زۆر احتیاجم بەس ڕانم تەنیش ڕانم ئاوا دەمارەکان تۆ پێش دادەکە ڕۆماتیزمی هەبووە لە فترەیەک لەمەوە پێشە زۆر ئەو کاتن توانای هاتوچۆی نەبووە بەڵێ ئەی ئێستا کاک مەهدی ئێستا چی کێشەکەت ئیسا کێشەکەم ئاوا تەنیش ڕانم یعنی دەمارەکە زۆر چارەکە بەس زۆر دانیشم زۆر ناخۆشەدام بەس هاتووەکەم ئەیبم نییە زۆرش بووەکەم باش نییە لە دانیشتنا ئازاری هەیە بەس کە ئەجوڵێت باشە بێت ئاوەڵا لە لای ڕانی و لای ڕاش پشتن نایە شێ خاصن بەیانیان کە هەڵەستی نەوەڵا پشتن نایە باش عیلاج وەرەگری بۆ ڕۆماتیزمەکە هی بەردەوام هەر وەخت خۆی هەڕی کڕم بەس کەمەی یعنی هەفتەی دارێکێت کەمەی خۆی لە خەو خەبەرە دەبێتەوە لە ئازار نەوەڵا یعنی بەلای خۆتەوە بە جوڵە باشتریان بە ئیسراحەت بۆ ئازار بەجوولە باشترم وەک لە ماوە باڵێ باڵێ تێگەیشتم کاک مەهدی بەڵێ باڵێ منشم دکتۆر وەخت خۆی یعنی دعامم پرۆ لە 2007 ناوە سیارە پێ بووە پارچەیە بشخۆرە لە منم بۆتەوە دکتۆریش نەیە دانیجانان دوایی دکتۆرە خزممان لە هەولێرە ئیشاعەسۆنەری وەڵاوی کتاب بەحسە بدەت کەم بۆ بدێت ناخوڕێ وتم وەڵام منم ناخوڕێ وەڵام سێرەکە بتی دەواری ئەوخانە بشخۆری دێمە تۆ هیچ دێتەکاری بەتەوە ئازارن بەس منم ناکەێت بەشتر دامیشی کردووە لە حاڵەتی دام هەبووە ئێستا پەیوەندێکی تریشمان لەگەڵ ئەگەر ئەو جۆرگین جەژوابی هەرژیان بەڵێ هێڤار بەڵێ فەرموون لە پەیوەندی ئەم کاتت باش سەرچاوی بەخان کاتەوە باش دەستخۆشتانێکم بۆ بەرنامەکەتان زەحمانی بە وەڵامی پرسیارێکم هەیە ئازارێکی قاچم هەیە بڵێن لە کەمەر بۆ خوارمەوەیە لە کەمەری بۆ بڵێ لە کەمەرمە بۆ خوارە دایم ئازارەکەم عنی زۆر زۆرە ئیتر شەوی وایە تا بەیانی عنی خۆم لێ ناکەوێتەوە ئازارەکانی یعنی یەت بۆ قاچی شد یعنی لە کەمەر یەتە قاچێت هەر لە کەمەرم هەتا کوست بە سەری پەنجەکانم باش بە جوڵە باشییان بە ئیسراحەت والله جاری وایە عنی ئەگەر تۆزێک بڕۆم بە ڕێگایە شەو تا بەیانی خۆم لێ ناکە ئەگەر زۆر بە پێوەم ئەوە هەر ئازارم هەر هەیە جارەوە لە گەرمەی خوارد عنی ئازار خەبەرم ئەکاتەوانێ مناڵی دوانەت نەبووە نەوەڵا باڵێ تێگەیشتم باڵێ دکتۆرەگە پرسیاری ئەوان کاک مەهدی سەڵتەکەی بۆ من باش ناهات گوێی نەبوو سەدای لەسەر بوو بەس کاک مەهدیاڵێ من ڕۆماتیزمم هەبوو بەڵام چارەسەرم وەرنەگرتووە بەڵێ وەختی خۆی من وا بووم وەزعەکەم زۆر خراپ بووە تەنان هاتوچۆم بۆ نەکراوە بەس چاک بووم و حادسەیەکی سیارەشی هەبووە بەس ئێستا ئەو هێنێ هەیە ئازاری ڕانی بەڵێ وەڵاهی ئەگەر ڕۆماتیزم بوو بێ یعنی قسەی ناخۆشیشە ڕۆماتیزم چاک نابێتەوە یعنی چالاکیەکەی وەستێ خۆی زۆرێک لە ئازارەکانی جومگە جاری وا هەیە هەر بە ڕۆماتیزم داانرێت بەس لەوانەیە لەگەڵ ئەو نەخۆشی ڕۆماتیزمی کە ئێوە بە درێژخایەنەکانی بەس بە خەڵکی لای خۆمان زۆری پێڵن جومگە بە ئازاری جومگە ڕۆماتیزم یا سەوفان یا شتێکی ڕاستە ئەگەر کاک مەهدی نەخۆشی درێژخایەنی ڕۆماتیزمەی هەبوو بێ ئەوە بە بەردەوامی چارەسەری ئەوێت چکە ڕۆماتیزم وەکو شەکرە وایە ئەبێ بە دەرمانەکان ڕای بگری ئەگەر تەنها ئازاری ماسوولکەی هەبوو بێ و ئێستا ئازاری بۆ دروست بۆتەوە دوو هۆکارە یان غەڵەت بەکارهێنانە یان بەکارنەهێنانێتی یعنی ئەگەر زۆر زۆر لۆت بخەیتە سەر هەر شوێنێ ئازار دروستەکە پێچەوانەکەشی ڕاستە لەبەرەوە کاک مەهدی بۆ من تۆزێ معقەد بوو ئەبێ ببیندرێ بەس لە هەموو حاڵەتێکا بۆ ئازاری ئێستای بە قەناعەتی من خۆی وتی بە جوڵە باشم
کەواتە ئەبێ بەرنمەیەکی وەرزش بۆ خۆی دانێ ئەو ئازارەی هی بێتوانایە چکە هەرچ کاتێ زۆر دانیشی سووری خوێنی ماسوولکەکان لاوازە بێ باڵێن زیندە چالاکی کەمە بێ ئەو کات ئازار دروستە بێ خۆشمان لەبەرەوە کاک مەهدی بەرنمەیەکی ڕاضەی با بڵێن لەسەر خۆی بە پەلەپەلنا و ئەتوانێت جێڵ بۆ ئازارەکە بەکاربێنێ ئەوەی هێبارخان ئازاری کەمەری بۆ قاچی ئەمە لەوە چێ خەلەلەکە لە پشتیا بێت چکەی مەزانین قاچ با بڵێن دەمارەکانی لە پشتەوەیەت هێبارخان ئەگەر مشکلەی لە پشتیا هەبێ ئەو کا دەبێت چارەسەری پشتی بکەین و پشتیش لە ئافرەتە ینی ئێمە زۆرتر لە ئێوە تووشی پشتێشابێن بەهۆی دوو گیانیەوە بەهۆی بێتوانایی ماسوولکەکان بە بۆچوونی من ئەو ئامۆژگاری یەکەمم بۆ پشتێشە زۆر دانیشتن زۆر وەستان چەمانەوە شتی قورس پێڵاوی پاژنەباریک نەکە و ئەگەر بتوانێت جارجار تەمارینی لەسەرخۆ هەموو ڕۆژێ بەیانیان هەڵسێ چەند تەمرینێکی لەسەرخۆ بۆ پشت ینی بەس بۆ سترێچین بکات و شوێنی خەوەکەی ڕق بێ لە دانیشتنا زۆر خۆی قەمور نەکە و ئاگای لە کێشی دەستی خۆش بێت کە عزیزمان لەگەڵە بەڵێ چۆن شەماڵۆ لە چۆن شەماڵۆ کە عزیز بەڵێ فەرموو بەڵێ لە چۆن شەماڵۆ کە عزیز هەلو بەڵێ کە عزیز فەرموو ڕەمەزان لە کەرکووکەوە ڕەمەزانم لە کەرکووک کاک ڕەمەزان لە کەرکووکەوە بەڵێ 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 فەرموو کاکە من دوان زەمانەی خوانی شەو و ڕۆژ بەس کۆڵنجێکم نان کەمە خۆم یەکێکش بمشێ لە لەبانی خڕکێنادم بگەم ئەو دوکتۆرە چیت حالێکم بۆ داە کۆڵنجەکانتە ئیشەکەت سایق نیت یعنی سەردانەوانت زۆر نییە وڵات سایقم بەس بەو شێوەیە نییە مستەمر بسوڕێمەوە بەڵام سایقم بڵێ زۆر سەرما بردەڵەنی ینی بۆ سەرما زۆر خراپ نیت یەک تۆ سەرما لێم بە دوو ڕۆژ سەرم ژانەکە تێگەیشتم بەڵێ بەڵێ ئەوەی کاک ڕەمەزان با بڵێن جۆرێک خەڵک هەیە ماسوولکەکانی زۆر هەستیارە بۆ هەوا گۆڕکێ لەگەڵ هەوا گۆڕا ینی سووری خوێنی ماسوولکەکانی ناو کۆڵنجی کەمە لەگەڵ خۆی شت زۆر هیلاک بێ ئیشی قورس بکە کۆڵنجەکە عیلاجی کاک ڕەمەزان وە خۆیاڵێ شێلان بە شێلانی تەندروست لەگەڵ وەرزش ئەمانە بە وەرزش باژە بن ئەگەر هەفتەی ڕۆژێ بچێ بۆ مەلا بەیانیانیش کە هەڵسا لە خەو تەمارینی بەهێزبوونی ماسوولکەکانی مل بکە و سنگی بکاتەوە زۆر بە ئاسانی باژەوێ بە شەرتێ یەکەم ئاگای لە دوو هەوا بێ زۆر تێگەچن بە دوو هەوا ینی دوای حەمام دوو سەرین نەگۆڕێ چکە سەرین ئازاری کۆڵنجەکە سێ بەرنامەی وەرزشی هەبێ بۆ زیاکردنی توانای ماسوولکەکانی کۆڵنجی باڵین تراپیزیەس بە ئاسانی و لە دانیشتن و سیاقەتیشا زۆر خۆی قەمور نەکات چکە ئەمە ئۆڤەرسترێچیەکە ئەین زۆر ڕایکێشە ینی ئاگای لە ئیقامەی لەشی بێ خاستن لە سیاقەت و خوێندنەوە و نووسینە لە چۆن شەماڵەوە کە عزیزمان لەگەڵا بەڵێ فەرموو فەرموو بەڵێ فەرموو دکتۆر بەڵێ بەماوتان عەزیز من بەڵێ فەرموو بەڵێ پەیامەکەتان بۆ کاکە بەڵێ کاچم ئەتەزێ هەردوو قاچ دیایە قاچ دەتەزێ هەردووکی بڵێ نەخۆشی زەخت شەکرە ئەوانە نییە هیچ ناوەڵا بەس زەختمەیە بەس زەختە هەیە جگەرە ناکێشیت نەوەڵا بەڵێ باشە پشتێشە لەگەڵا بووە کاک عەزیز پشتێشە نییە پشتێشە هەتا باش زۆر دانیشیان جوڵەت هەیە جوڵەم هەیە وەڵا بە جوڵە باشتریان بە دانیشتن بۆ سڕیەکە وەڵای کەم یعنی چی تەمەنی زۆرە تەمەنی هەیە باش زۆر سپاس پەیامەکەت گەیشت و دکتۆر ئەگەر شتێکت هەبێ بۆی بڵێ سڕێ عیلاقی بەردووکمانەوە هەیە لەوانەیە نیۆرۆپاتی بێ با بڵێن زەختیشی هەیە زەختەکەش لەوانەیە دەرمان بەکارمێنێت و دوو شدەیکە یان دسکی کەمەرێکە ینی فەقەراتی کۆنی هەبێ و زەختی خستبێتە سەر دەمارەکان و کات سڕبوونە بێ یان لە نەخۆشیەکانی تری هەناویەوە مەسەڵەن بڵێ نیۆرۆپاتی هەبێ ڤایتامین B12 دفشنسی هەبێ شەکرەی هەبێ کاک عەزیز باوەڕەکەم بۆ سڕیەکەی ئەبێ تەختەی دەمار بکە ئەو کات پێماوە سەبەبەکە دەمارە یان نا بە پێیەوە بەرنامەی بۆ دانین و حەبی با بڵێن سڕبوون و کوپریگا بالێن ئێمە بێنە سەر باسیەوەی کە لە زۆرێکە باسی وەرزشت کرد باسی وەرزشت کرد ئێمەش ئێستا لەم کاتە ئەمە ئەم بەرنامەیە
بۆ هاوڵاتیانە کە لە ماڵۆ دانیشتون و قەدەغی هاتوچێ و زۆرێک لە هاوڵاتیان جارانە چونە پارکەکان و جم و شوێنی تر وەرزشیانە کرد بەڕێزیشت زۆر جار باسی وەرزشەکەی زۆرێک لە وەرزشەکان زۆرێکیش لە خەڵکان هەیە لەوانەیە لە ماڵەوە ئێستا شوێنی وەرزشکردنێکی وایان نییە لەوانەیە لە ژوورێکا بن ژوورەکە چەند کەسی شتیابێ ئایا ڕێنمایەکانت چییە بۆ ئەوانەی کەوا خەڵک ئێستا ئەم 20 ڕۆژن لە ماڵەوەی جسمی تۆزێک هاتوۆتە سەر خاوبوونەوەیەک و بێهێزیەک ئەگەر وەرزش کە حتممە لەو با بڵێن لەو جەوە دەرەچێت تۆزێک ئەگەر لە ناو ژوورەکەشیا بێت بەڕێزی زۆر جوانە باڵێ لە ڕاستیە لەم زڕۆفەی ئێستای کۆرۆناکە بێ هەمومان لە ژوورەوە بین گرنگترین شت ئەوەیە بەیانیان کە لە خەو هەڵساین چینە دەرەوە ینی حوشە لە ژوورەوە نەبین هەناسەیەکی زۆر قۆڵوەر بگرین و ڕایگرین تا هەموو سیکەڵدانوچکەکان ئۆکسسیجینێکی باش وەرەگرن ئەمە چەند جارێ بکەین ئەوە سیەکانمان پاک کردەوە دوای ئەو دوور و درێژترین شوێن لە ماڵەکەمان مەسەلە مەمەڕەکەیە هۆڵەکەیە باخەکەیە هەر شوێنێکە لەسەر خۆ هەموو ڕۆژێ بتوانین باشترە لە چارەک کەمتر نەبێ بەڵام نەشمانتوانی 5 دقەش بێ لەسەر خۆڕۆیشتنێکی لەسەر خۆ بە شەرتێ ئاگامان لە سەلامەتی شوێنەکە بێ سەنەخلی سگ نەبێ و قاچت تەواو نەبێ بکەی ینی شوێنێکی باش بێ بۆ ڕۆیشتن بە پێڵاوێکی باش دواتر لەم زڕۆفەی ئێستا کە هەمومان خەریکی ئایپاد و کۆمپیوتەر و ئینتەرنێتین هەمومان ملیێشەمان هەیە باوەڕ ناکەم من شخص خۆم زۆر سەیری ئایپاد ناکەم بەڵام زۆرە خوێنمەوە لەبەرەوە دوای ئەوەی کە ڕۆیشتنێکمان کرد و هەناسەی قۆڵمان وەرگرت تۆزێ شان و قۆڵمان باین وەکو لە ئیبتیدایی چۆن کە ڕیزیانە کردینەوە نیە دەست بەرز بکەیتەوە تەمارینی سویدی بکەین و چەند جارێ تەمرین بۆ ملمان بکەین زۆر مهمە ڕۆژانە بتوانین مەسەلەن بۆ ماوەی 2-3 دقە گوێمان بین لە شانمان ڕایگرین چەناگەمان بین لە شانمان ڕایگرین بۆ پێشەوە بەس بە شەرتێ گێژبوون نەبێ ئەگەر بۆ پێشەوە کرد و گێژ بووی مەیکە بۆ دواوەش بە هەمان شێوە ئەمە بۆ قۆڵ و ملمان بۆ قاچمان غەیری ڕۆیشتنەکە ئەتوانین لەسەر پشت پاڵکەوین ئەگەر پاسکیلمان هەبوو لێی خوڕین باشتر نەبوو بە نەرمی پاسکیل بەڵام یەکەم خێرا نەیکەین دوو ئەژنۆ زۆر نەنوشتێنینەوە چکە زوربەمان ینی بڵێن تەمەنێکمان هەیە تەمەنیشمان نەبێ ئێستا هەمووی قاچ و قولیێشێ زۆر بە پەلە و زۆر ئەژنۆ بنوشتێنیتەوە ئەژنۆ عەزیەتیە بێ لەبەرەوە لەسەر خۆوا بزانە تۆ پاڵکەوتویت و پاسکیلێکیان بۆ داناوی لە هەوا پایدەر لێیت و لەگەڵیشا بتانی کە هەڵسا 1-2 جار خۆت بای ئەمە باشترە بەیانیان بیکەی بەس ڕۆیشتنەکە ئەگەر بتانی ڕۆژی 3 جار جاری دەدەقە چارێکێت کە ڕۆژانە ئەبێ بەلانی کەم نیو سعات ڕۆیشتن هەبێ بۆ ئەوەی ماسوولکەکان تەندروست بن قسەکانی جنابەت تاوە ئێمە تەنان دەوانین خۆی شکریانی ئەمان و پێشتر وەرزش بکەن ئێستا جاران ئەمان و دەتەنیا ڕۆیشتن لەوانەیە وەرزش نەبێت ئەبێت تۆ وار وەرزشکەیت دڵت پەلە بکات ئارەق بکەیتەوە ئەو معنای وەرزشە بەڵام ئێستا ئەڵێت ئەوەیە لە ڕۆژێکە ساعتێکەکەش تۆزیعکەی بۆ 3-20 دقەی ئەگەر جیازی ڕۆژڕاکردنەکەت هەبێت لە جیاتیوی ڕاکەیت هەر بە ڕۆشتیش بکەی ئەتوانیت زۆر باشە ئێستا پەیوەندی ترمان لەگەڵا کاکسەلام لە ڕانیەوە بەڵێ فەرموو سڵاوتان لێبێت سەرچاو کاکسەلام من تقریبا 2 مانگ دەبێت چۆکم ئەستۆزەوێ ئازاری زۆرە بەڵێ هەردووکی نا بەس یەک چۆکی ڕاستم چوومە لای دکتۆر کتی ئیلتیهابی زۆرە تقریبا 4-5 سرنج دەرزی ئەوە کرد دەری هێنا ئیلتیهاب دوای دەرزیەکی دیشە ئیلتیهابی تێکرد بڕواق هیچ سوودم لێ نەبینی فەحسێکی زۆریشم کرد ئێستا چۆکم هەر ئەستورە تقریبا 4 ڕۆژ ئازاری هەیە 4 ڕۆژ باشە یعنی ئاوساوی هەر ماوە دوای دەرزیەکەش بەڵێ هەروە خوێ هیچ استفادەم لێ نەبینی باش لەگەڵ یا هیچ مشکلەی ترت نییە مەسەلەن بەیانیان گیانە ڕق بێ ئازاری شوێنی ترت هەبیان بە ویراسە ڕۆماتیزمتان نییە ڕۆماتیزم نییە بەڵام ئینزیلاقمەیە ئینزیلاق قەینە تەمەنت چەنە وەزنە زیایی هەیە وەڵای بەداخەوە موالی وەزنم تقریبا 96 کیلۆیە تەمەنیشم 45 ساڵە باڵێ قادرمەی هەیە ماڵەکەت نا باڵێ ئیشەکەش زۆر چیچکانی تیانە هەر خۆم ماندوو ناکەم باڵێ تێگەیشتم کاکسەلام پەیوەندێکی دریشمان لەگەڵە لە حاجیاوە کاک پشتیوان بەڵێ فەرموو ئەلۆ بەڵێ کاک پشتیوان فەرموو باشی زۆریان سپاس سەرچاو زۆر سپاس وەڵایی پرسیارەکەم لە دکتۆرە چیمەن بەڵێ سەبارەت بە نەخۆشی ڕۆماتیزم
دکتۆرە شەو باش. شەو باش دڵاکەم فەرموو. سەلامت بیا. دکتۆرە وەڵاهی ئەوە من خێزانم ماڵ تقریبەن وەهادۆ 6 ساڵ ببێ دکتۆر پێی دەوێ ڕۆماتیزمکە. ئەوان ناوە عیلاجی وەرگرت و ماوەیەک چادە بوو. بەڵام ئێستا تقریبەن بۆ 3 مانگ دەبێ عیلاجی بۆ داناوە عیلاجەکانیشی دەخوا بەردەوام لەسەر عیلاجەکان. بەڵام ئازارەکەی هەر هەیە یعنی ئازارەکەی لە ناو شانی لەگە بەرۆکە لاف و قاچەکانیشی گەرمە بێت. ئاوساوی نییە هیچ جونگەکانی؟ وەڵی ئاوساوی نییە دکتۆرە بەڵام چۆن بڵێ ئەها دەمارەکانی گیانی زیارن یعنی بەرۆکە لاف و باسک و ئەوانە دەمارەکانی شتین دەرەکەون. عیلاجی درێژخایان وەرەگرێ؟ وەڵی سەردانی دکتۆرمان کرد ئەوە 2 مانگە بۆی داناوە بە حساب دوای ڕەمەزان بچین فەحز بکەین و بچینەوە لای فەحسیشمان کرد ئەو کاتی 55 بوو. پرسیارەکە چییە؟ یعنی ئێستا پرسیاری ئەو تێگەیشتم ڕۆماتیزمی و ئێسئاری بەرزە پرسیاری بەڕێزە چییە؟ یعنی من چی جواب بەمەوە؟ ئازارەکەی بەردەوامە ئازاری بەردەوام تێگەیشتم. بەڵێ تێگەیشتم. دکتۆرە با دوا پەیوەندیش وەرگرین و اینجا دوای پەژاویان بێتەوە. بەڵێ لە سلێمانیەوە تافگەخان شەوتان باش دکتۆرگیان. بەڵێ دکتۆر من پرسیارەکەم بۆ دکتۆرە چیمان ئازارێکی زۆرم هەیە لە حەوزمە ئازارەکە چەند جار چوون بۆ دکتۆرتیانە ڕۆماتیزمە و هەیە ڕۆماتیزمەی لە دوای مناڵبوونەوە تووشی ئەو ڕۆماتیزمەیە بووم ئازارێکی زۆری دروست کردو دابەزیوە بۆ ژێر بنی پێم هەستەکەم ئێسقانی دروست کردو کە ئەڕۆم لە زۆر ڕۆشتن و حرەکە ئازارم بۆ دروستەکە وتیانە ئەمە کلسی ڕۆماتیزمەکەی کە دروست بۆ وردەوردە دابەزی و ئەو حاڵەتی دروست کردووە ویراسی تەمەنم 32 ساڵە. فەرموو. هەر بە ویراسی ڕۆماتیزمەمان هەیە دکتۆرە. تێگەیشتم. یەک مناڵت بووە؟ 3 مناڵ. خوانێن نەسێنێ تێگەیشتم. لە تاوگەوە دەست ئەوەی تاوگەخان نەخۆشی ڕۆماتیزمەی ناقسی هەیە سیرۆنەگەتیڤ سپۆندیلۆئارترایتسی هەیە لە حەوزەیە تەرخۆی جۆری ڕۆماتیزمەکە لە ژێر پێیات لە لایەکی حەوزەیات لە ملیەیات لە پشتیەیە. تافگەخان ئەگەر بتوانێت بەرنامەی وەرزشی هەبێ ئینشاءالله دوای کۆڕۆنا بچێ بۆ مەلا چکە ئازاری پشتی ئەو بە دەرمانی ئەتیادی بنبڕ نابێ ینی ئازارەکە کەمە بێ بەس بنبڕ نابێت چکا و کردنە ئەمانەن کە عیلاجی بایۆلۆجیان بۆ بەکارهێنی زۆربەیان بەس بتوانێت بەرنامەی وەرزشی هەبێ و نەهێڵی کێشی زیاد بکە و ئەوەی قاچیشی پێڵاوی زۆر تەندروست لە پێ بکە با بڵێن ناوەکەی شۆک ئەبزۆربەند بێ ینی نەرم و سووک بێ و جوڵەی زۆر بێ چکە ئەم نەوع ڕۆماتیزمەیە هەتا بجوڵەی ماسوولکەکە خاو بێتەوە ئازار کەمە بێتەوە پێچەوانەکەشی یعنی تافگەخان ئەگەر ئیشیشی نەبوو بچێ ئیشی دراوسەکانی بکات جوڵەی بۆ باشە ئەمە بۆ ئەو یعنی تادانیشێ لەش ببارە ئەوەی کاک پشتیوان خێزانی ڕۆماتیزمی هەیە و ئازاری هەیە هەموو دەرمانەکانی ڕۆماتیزم لانی کەم 3 مانگیانەوێ ئەڵێ 6 هەفتە بۆ 12 هەفتە تا ئیژەکە خێزانی ئەو 2 مانگە عیلاج وەرەگری ینی دەرمانەکان ئێستا نەکەوتونەتە ئیش یعنی ئێمە لە چارەسەری ڕۆماتیزمە 2 جۆر دەرمان بەکارێنین یەکێکیان بە خێرایی ئازار لابە و هەوکردنەکە بۆ ڕۆژێ 2 ڕۆژ کەمەکاتەوە جۆری دووهەمیان کە ڕۆماتیزمەکە ئەوەستێنێ درێژخایەنەکان دیمارد ئەمە زۆر کاتیەوێ ئەمەی با بڵین خێزانی کاک پشتیوان ئێستا دەرمانەکە نەکەوتۆتە ئیژەوەی کە بۆی داناوە هاوتی دوای ڕەمەزانێتەوە لەبەرەوە پێویستە حەبی ئازارشکێن لەگەڵ یا بەکاربێنێ تا دەرمانی ڕۆماتیزمەکە ئیژەکە و ئەگەر دوای ڕەمەزان ڕۆیشتەوە هەر ئیشی نەکردبوو ئەو کادەی گۆڕێ یعنی هەر خۆی لە سیستمی چارەسەرکردنی ڕۆماتیزمە ئێمە نازانین چ نەخۆشێت چ دەرمانێکی پێکەیە بەڵام بێوەیترین دەرمان دانین کە باشترین کاریگەری هەیە تا 3 مانگ سەبرەگرین 2 علامات هەیە یەکێک لەوانە فەحسی ئێسئار و چەند جومگەی ئاوساوە و بەیانیان تا چەندگیانی ڕاقەبێ ئەگەر ئەمانە هەمووی ئیسیجابەی هەبوو باش بوو ئەڵین ئەو دەرمانت پێکەوە و لەسەری بەردەوامە بین بەس کاتێوێت تا ئازار لابە ئەگەر پێی نەکەوت ئەوە دکتۆرەکە دەرمانێکی تردانێ بۆ ئێستا پێویستە حەبی ئازارشکێن وەرگێ من نازانم جۆری ڕۆماتیزمەکەی چۆنە و ئەگەر سەر بەڵام دکتۆرەکەشی دەوام ناکە بەلای منەوە باشترین شت ئێستا بتوانێت مەسەن حەبی ڤۆڵتارین بڕۆفین ئندۆسیت ئازارشکێنەکانی کە عمریان کورتە و بە پەلە ئیژەکەن ئەوەی کاکسەلام
وتی ئاوساویم هەبوو لە قاسمە هەسپارێکی بۆ سابێکی بۆ کرابوو بەڵێ لە ئەژنۆکەی و نێراوە فەحس کیلۆ بوو 45 ساڵ بوو ئەوەی کاکسەلام لە 180 باوەڕەکەم ئەژنۆی تووشی سوان بوو بێ سوانی جونگە سوان لە کی هاتوژێ بێ لەوانەیە کە کێشیان زۆرە و مادام ئاویشی دروست کردو معنای ئیلتیهابێکی زۆری هەیە من نازانم دەرەنجامی فەحسی ئاوەکە چی دەرچووە بەڵێ ئەگەر زەرعەکە و فەحسەکە پاک بوو ئەوە سوانە سوان تەنها بە وەرزش باشە بێ عیلاجی ئازارشکی نیەتی تا ئازارەکە ڕۆچکە سوان با بڵین زۆر طبیعیە با بڵێن جونگەکە زووتر پیر بووە لە طبیعی ئەبێت یەکەم کێشی خۆی دابەزێنێ دوو بەرنامەی بەهێزکردنی ماسولکەکەی هەبێ دوای ئەوەی هەوکردنەکە نامێنێ سێ پێڵاوی تەندروست لە پێ بکات چوار زۆر ئاگای لە قادرمە و هەوراز و لێژی و چیچکان و چوار مەشقەی بێ. زۆر سپاس دکتۆرە دەستەکان خۆش بێ بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. بینەرانی بەڕێز بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم هەڵقەی بەرنامەی کلینیک. ئێمە دیسانەوە جەختەکەینەوە لەسەر ڕێنماییەکان و پابەندبوونمان بە مانەوە لە ماڵەکانە و ئەو ئامۆژگاریانەی کە هەیە بۆ خۆپاراستن لە کۆرۆنا دیسانەوە جەختی لەسەرەکەینەوە و هیوادارم بە ڕێنمایەکانە بڕۆین و ئێوەش لەش ساغ و تەندروست بن تا ئاڵلقەیەکی تر بە ئێوەی ئازیز ئەگەینەوە. شەوتان شاد.